بەردەوامی کێشەکان و خەمی باشکردنی گوزەرانی کەمەندامان و خاوەن پێداویستیە تایبەتەکان، بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی و نوێنەرانی نۆ ڕێکخراوی تایبەت بە کەمەندامانی کۆ کردەوە. تەوەری سەرەکی کۆبوونەوەکەشیان تاوتوێکردنی کێشەکانی کەمەندامان و چارەسەرکردنیان بوو. هەموو ئەو پرسانەمان بۆ خان پێداویستیە تایبەتەکان ڕوون کردوتەوە. ئێمە چیمان کردووە؟ کێشەمان لەکوایە؟ وەزارەتی کار ئەرکی چیە؟ بەڕێوەبەرایەتی گشتی ئەرکی چییە؟ و کارمەندانەکانی ئێمە چیان کردووە و بۆ چۆنی ئەوانیشمان وەرگرتووە بە دڵنیاییەوە بۆ چۆنەکانی ئەوان بۆ ئێمە جێگەی سوودە دەبێتە پلانمان. بەڵام بەداخەوە تا ئێستا لە دەرەوەی شار پێک نەهێنراون و لە ناو شاری سلێمانیش بەهۆی دواکەوتنی پاداشتەکانیانەوە کارەکانیان ڕاگرتووە. لە کۆی نزیکەی 30,000 خاوەن پێداویستی تایبەت کە لای ئێمە تۆمارن، نزیکەی 11,000یان لە ناو شاری سلێمانی چوونەتە لیژنە پزیشکیەکان. نوێنەرانی ڕێکخراوەکانی کەمەندامان لە هەوڵەکانی بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی ڕازین، بەڵام هێشتا بەشێکی زۆری کێشەکانیان چارەسەر نەکراون، بە تایبەتی پێداچوونەوە بە لیستی موچەکانیان و باشکردنی گوزەرانیان کە ڕاستەوخۆ چارەسەرکردنی ئەو کێشانەش پێوەستە بە وەزارەتی دارایی و سەرۆکایەتی حکوومەتەوە. هەروەها نوێنەری کەمەندامان باز لەوە دەکات حکوومەت نەیتوانیوە موچەیەک بۆ کەمەندامان دابین بکات کە شایستەی ژیانی پڕمەینەتیان بێت. بیر لە قوت و ژیان و مانگانەی کەمەندامان بکەنەوە کە ئێستا ئەولەوێتی سەرەکی بۆ ئەوەیە بۆ ئەو 90,000 بۆ ئەو 60,000 کە بەڕاستی هیمانگی نۆ، یعنی ئێستا هیمانگی نۆی پار ئەدرێهی کەمەندامان داواکەین تەمەناکەین ئەولەوێت بن بە ئێمە و بەڕاستی کەمەندام لە ئاستەوانی ئەوە نگرفتی بۆ دروست کرێ لە ئاست ئەوەدا نییە. بەڕاستی ئەگەر بە چاوی مرۆڤایەتی سەیری پرۆسەکە بکەین قەزەیەکی زۆر گەورەیە. کەمەندام شەریحەیەکە کە بەردەوام دەبێت بە هەمومان و بە نوێنەرەکانی حکوومەت دام و دەستگاکانی حکوومەت مامۆستا عومەر ئاسا بەڕاستی ئاور و بەتەنگ خەمی کەمەندامانەوە بێن. پرۆسەی دووبارە پشکنین و دیاریکردنی ڕێژەی کەمەندامی ئەو بیانوە بوو کە حکوومەتی هەرێم بەهۆیەوە موچەی کەمەندامانی کەم کردەوە و ڕاشی گرت. بەڵام لە ئێستادا لە بەڕێوەبەراتی چاودێری کۆمەڵایەتی کۆتایی بەو پرۆسەیە هاتووە، بەڵام بەهۆی کارنەکردنی ئەندامانی لیژنە تەندروستیەکانی تایبەت بەو بوارەوە هێشتا پرۆسەی پشکنین و دیاریکردنی ڕێژەی کەمەندامی لە شاری سلێمانیدا تەواو نەکراوە. هەروەها بەپێی ئەنجامی بەدواداچوونەکانیش دەرکەوتووە لە 120 ئەو کەسانێک کە لە لیستی موچەی کەمەنداماندان بندیوارن و هیچ ڕێژەیەکی کەمەندامیان نییە. ئیحسان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.